عبدالله قرداش ليس من نوع الحازم. سەرکردەیەکی ڕێکخراوی داعش لە زیندان چەند نهێنیەک لە بارەی سەرچاوەداراییەکانی ڕێکخراوی داعش دەدرکێنێت و باز لەوە دەکات چۆن نەوت و شوێنەوارەکانیان فرۆشتووە بۆ بەهێزکردنی لاینی دارایی و ئابووری ڕێکخراوەکەیان. ڕۆژنامەی میرۆر گفتوگۆیەکی عەبدولناسر قەرداش یەکێک لە سەرکردە کاریگەرەکانی داعش و عەقڵی ڕێکخراوەکەی بڵاو کردووەتەوە کە لە زیندان لەگەڵیان جام دراوە و تێیدا ئاماژەی بەوە کردووە بەدەستخستنی ملیۆنان دۆلار ئابووریەکەیان پتە کردووە بە تایبەت لە فرۆشتنی نەوتدا. قەرداش دەڵێت بڕێکی زۆر شوێنەواری مێژوویمان لە بەردەستدا بوو، هەوڵماندا ڕەوانەی ئەوروپای بکەین و بیفرۆشین بە تایبەت شوێنەوارەکانی سووریا. ئەمە لە کاتێکدایە کە لە ماوەی حکومڕانی چەند ساڵی داعش لە بەشێکی سووریا و عێراق ئەو ڕێکخراوە هەستا بە لەناوبردنی کەنیسە و مزگەوت و باڵەخانە مێژوویەکان و سەرجەم شوێنەوارەکانیشی تاڵان کرد. ئەو شوێنەوارانش کە داعش تاڵانی کردن لە گۆزە و بابەتی ڕازاندنەوەی کۆن و شاخی گیانداران و دراوی کۆن بوون کە ئەوە بۆ خۆی با سەروەتێکی گەورە دادەنرێت لە بازاڕی شوێنەوارە مێژوویەکاندا. لەو گفتوگۆیەدا قەرداش باز لەوە دەکات قەدەغەیان کردبوو لە ژێر دەسەڵاتی ئەواندا هیچ کۆمپانیا و کەسێک بە فرۆشتنی نەوت هەستێت بەو جۆرە بازاڕەکەیان بۆ خۆیان قۆرخ کردبوو لە پێناو ئەوەی داهاتەکەی تەنها بۆ خۆیان بگەڕێتەوە. ئەوەش هۆکار بووە بۆی ملیۆنان دۆلار لە فرۆشتنی نەوت سوودمەند بێت. ئەو سەرکردەی پێشووی داعش باز لەوەش دەکات کە ئەو هۆکارانە داهاتی ئابووری ڕێکخراوەکەی گەیاندا 400 ملیۆن دۆلار تەنها لە فرۆشتنی نەوت لە ڕۆژاوای عێراق و ڕۆژهەڵاتی سووریا. دەژڵێت لە 2015دا بودجەی ساڵانەیان گەیشت بوویەوە نزیک 200 ملیۆن دۆلار. بودجەی داعش بۆ موچەی مانگانەی ئەندامانی ڕێکخراوەکەی بووە کە بە ئەمیرەکان و چەکدارەکانیان دراوە. هەروەها بەشێکی زۆریشی بۆ کڕینی چەک و پێداویستی و کەرەستە سەربازیەکان بووە کە بۆ هێرش و جەنگە خوێناویەکانیان لەگەڵ بەرامبەر هێزە ئەمنیەکان و هێزی پێشمەرگە و هاوڵاتیانی سیڤیل بەکاری دێنان. بەوتەی قەرداش پارەیەکێک بووە لە هاندەرە سەرەکیەکان بۆ هەندانی گەنجان تا پەیوەندی بە ڕیزەکانیانەوە بکەن و ببنە خۆبەخش لە ڕێکخراوەکەیاندا. عەبدولناسر قەرداش تەمەنی 53 ساڵە و لە شارۆچکەی تەلعفەری عێراق لەدایک بووە. یەکێک بووە لە هاودەستە نزیکەکانی ئەبوبەکر بەغدادی. لە خۆناغی سەرەتایی دروستبوونی ڕێکخراوەکەوە لە ساڵی 2011دا هەروەها یەکێک بووە لە پاڵێوراوەکان بۆ شوێنگرتنەوەی بەغدادی، بەڵام لە مانگی 5 ڕابردوو دەستگیر کراوە و ئێستا چاوەڕێی دەرچوونی بڕیاری لە سێدارەدانە لەلایەن دادگەی تاوانەکانی عێراقەوە. بەهۆی ئەو تاوانانەی دراونەتە پاڵی لە کوشتن و سزادان و کاری تێکدەرانە و تیرۆریستی. سەرەڕای کوژرانی ئەبوبەکر بەغدادی سەرۆکی پێشووی ڕێکخراوەکە و دەستگیرکران و کوژرانی زۆرینەی سەرکردەکانی دیکەی داعش، بەڵام ئەو ڕێکخراوە تا ئێستا بەردەوامە لە ئەنجامدانی چالاکی و ماوەیەکە هێرشەکانی زیاد کردووەتەوە لە ڕۆمادی و سەلاحەدین و مووسڵ و ئەمبار و کەرکووک، بەتایبەت دوایەوەی هێزاوپەیمانەکان لا بنکەی سەربازی کەیوەن و چەند ناوچەیەکی دیکەی عێراق پاشەکشەیان کردووە.